حکمی ئیشکردنی ئافرەتانەوە لە دەرەوەی ماڵەوە ئیتر چ لە دایرەکانە بێ چ لە مارکێت و دوکان و بازار و ئەو بابەتانەیە بێ. پێش هەموو شتێ پێشەوەی جوای پرسیارەکە بکەمەوە بەدەستهێنانی بژێوی وە کۆکردنەوەی سەروەت و سامان مافی هەموو تاکێکی نێر و مێ لە ئیسلامە. یعنی هەموو ژنێک دەتوانێ بژێوی بۆ خۆی پیاکام و پیاوێک دەتوانێت پیاکە و هەردوو لاژەتوان ببنە خاوەنی سەروەت و سامانی خۆیان. هیچ شتێک نییە لە شەرعا ڕێیان لێ بگرێ لە بەرامبەر ئەوەیە کە ببنە خاوەنی هەم کاری خۆیان و هەم پارە و سەروەت و سامانی خۆیان. خۆی بەردگار لە قورئانە فەرمێ وأحل الله البيع وحرم الربا. فەرمێ کڕین و فرۆشتنی حەڵال کردو خۆی پەروەردگار. ئیتر هەموو کەسێک دەتوانێت بیکات چ ژنان و چ پیاوان. ئەوەی کە حرامە ڕیبایە. جاءتەکە مطلقە نەیوتەوە بەس بۆ پیاوان بەڵکو بۆ ژنانیش و بۆ پیاوانیش. و إلا أن تكون تجارة عن تراض بينكم أويش بهمان شيء بمطلقي تجارة اعتيادي حلالك لبيني جنان و بياوانا و أتوانا ببن خاواني كارو كسابتو ومارسي خوي بكن. بلام آية لچكاتيكا آفرتان حلال بويان كارو كسابت بكن ياخد بابلين ببن موظف و ببن كارمند لەدا مدەستگاکانە چ لە کۆمپانیەکانە بێ ولا غەیری کۆمپانیەکانیشە. کاتێک دروستەکە زەرەر بە کورتی یعنی زەرەر نە بە دینی بگەێنێ و نە بە ئەخلاقی بگەێنێ. ئەگەر زەرەر بە دینی بگەێنێ وەکو لابردنی حیجاب و ئەو بابەتانە ئەوە دروست نییە. ڕێگرتن لە نوێژەکانی و عیبادەتەکانی ئەوە دروست نییە. ڕێگرتن لە دانی حەقی دایک و باوکی یاخود مێردی و مناڵەکانی ئەوە دروست نییە. ئەو کاتە ئەمە زەرەرەدا لە دینی چونکە لە ڕووی دینەوە ئەمانە هەمویان ئەرک و مافی خۆیانیان هەیە لە بەرامبەر ئەم ژنەیە. لە ڕووی ئەخلاقیشەوە نابێ ئەو کار و کەسابەتە بە هەمان شێوە زەرەر بگەێنێ بە ئافرەتەکە. لە ڕووی ئەخلاقەوە وەکو چی وەکو تێکەڵاوی کە خوای پەروەردگار حرامی کردووە ژنان تێکەڵاوی پیاوان بن. وەکو خەلوە یعنی ژنێک و پیاوێک بەیەکەوە بە تەنها لە جێگایەکە ئیشکەن کە ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سێمیان شەیطانە. وەکو بۆن لە خۆدان و خۆڕازاندنەوە و خۆ عەرزکردن بۆ بەرامبەر کە تەبەڕوجی پێوترێ ئەمەش بە هەمان شێوە خوای پەروەردگار حرامی کردووە. بۆیە بەم شێوە زەرەر با لە دینی و زەرەر با لە ئەخلاقی ئەو کارە حرام ئەبێ و ئەو ئافرەتە بۆی نییە ئەو کارە ئەنجام بدات. بەڵام بە غەیری ئەوانە نەزەرەر لە دینی بە نەزەرەر لە دنیای بە زۆر اعتیادیە ئافرەتان ئیش بکەن. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە لە ماڵەوە بمێننەوە باشترە مەگەر زۆر ناچار بێت چونکە خوای پەروەردگار فەرمێوە قەرنە فی بیوتیکن ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى لە ماڵەکانتان بمێننەوە مەگەر بۆ ضروری بێ دەرچن وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ قد أذن لكم يعني قد أذن لكن في بعض حاجاتكن ڕێتان پێدراوە کە بۆ هەندێک پێویستی خۆتان لە ماڵەکانتان دەربچن ئیگنا بەگشتی دەربچن وەکو پیاو ڕێتان پێ نەدراوە ئەی ژنان. و واضحیشە ئافرەت کاتچێتە بازاڕەوە یام خۆی تووشی نەزەر ئەبێ یاخود غەیری خۆی تووشی نەزەرەکە کە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمێ چاوەکان زیناکەن و دەستەکان زیناکەن پێیەکان زیناکەن و دڵەکانیش ئارەزووەکەن و داوێنەکانیش یاخود پشڕاستی ئەکەنەوە یاخود ڕەتی ئەکەنەوە. جا بۆیە ئەگەر بێت و بەبێ ئەم مەرجانە بڕوا کار بکە ئافرەت بڕوا کار بکە بەبێ ئەم مەرجانە زەرەر بە دینی بگەێنێ و زەرەر بە ئەخلاقیشی بگەێنێ ئەو وەختە کارەکەی حرامە بێ کە کارەکەشی حرام بۆ پارەی دەستی ئەکەوێت لەو کارە ئەویش حرامە. ئەمە ڕای ئەهلی عیلمە لەسەر ئەو بابەتە.